بەناوی ڕووماڵی میدیاییەوە جەنگی دەرونی لەگەڵ هاوڵاتیانی سلێمانیەکەن. شاری سلێمانی بووەتە سەردێڕی هەواڵی زۆربەی میدیا فەرمی و نافەرمیەکان. ئەوەی جێگەی تێڕامانە شێوازی ڕووماڵکردن و گواستنەوەی هەواڵەکانیانە کە زیاتر لەوەی گواستنەوەی ڕاستی بێ هەوڵێکە بۆ گەورەکردنی ڕووداوەکان و دروستکردنی دۆخێکی دەرونین ئارام لە نێو هاوڵاتیانی شاری سلێمانی. میدیاکان بە جۆرێک باسی دۆخەکەکەن وەک ئەوەی کە جەنگێکی سەرتاسەری بەرپابوو بێت و کاتێکیش گوێ لە شیکردنەوە هەواڵە بەپەلەکانیان نەگریت وێنەیەک لا دروست دەکات کە هێرشێکی ئاسمانی گەورە و پێشکەوتوو ڕوایە بەڵام ڕاستیەکان شتێکی کەن و ئەمەیان گەورە کردووە. شەوی ڕابردوو لە نزیک فەرماندەی هێزەکانی هەفتا لە شاری سلێمانی بە چەکی کلاشینکۆف تەقە لە درۆنێک کرا و خرایە خوارەوە. میدیا فەرمی و نافەرمیەکان بە جۆرێک بابەتەکان گەورە کرد وەک ئەوە بوو کە بڵێ جەنگێکی گەورە لە شاری سلێمانی بەرپا بووە. بەڵام پرسیارێک ئایا دەکرێت هێرشێکی گەوری ئاسمانی و پێشکەوتوو بە چەکی کلاشینکۆف کۆنتترۆل کرێ؟ ئەگەر وەڵامەکە نەخێرە کەواتە ئەو هەموو هەرا میدیایە بۆچی لە کاتێکە ئەوەی کە لە سلێمانی ڕوویدا بە چەکی زۆر سادە و سەرەتایی کۆنتترۆل کرا. ئەمە واسەلمێنێ کە بەشێکی زۆری ئەوەی ئەوترێت بە مەبەستی سیاسی ناوخۆیی و چەواشەکاری بەکارێت نەک ڕنگدانەوەی مەترسی ڕاستەقینەی سەربازی. ئەم جۆرە هێرشە و هاوشێوەکانی لە دژی سلێمانی و هەرێمی کوردستان کارێکی ناڕەوا و تیرۆریستیە و ئەوەی کە ڕۆیە پەیوەندی بە هۆشیاری هاوڵاتیانەوە هەیە بۆەوەی کە نەکەونە داوی ئەو هەرا میدیایی کە جەنگی دەرونی لەگەڵ هاوڵاتیان ئەنجامێ. اینجا ڕاستیەکەش ئەوەیە کە هێرشی تیرۆریستی هەیە بەڵام هاوڵاتی مەدەنی پارێزراوە و بەشێکیش نییە لە ئامانجەکانی ئەم شەڕە وەگەوەی کە هەندێک میدیا ئەیانەوێت ترس لە نێو هاوڵاتیان دروستکەن بە ئامانجی سیاسەتی ناوخۆیی.